میوانم دکتۆر کەمال وەرچی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرە کە خودی خۆشیان لە دانیشتنی ئەنجومەنی وەزیران بەشداربوونا گفتوگۆ ئەکەین و زانیاری زیاتر وەرئەگرین. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت. دوێنێ خودی جەنابتان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەشدار بوون. هەنگاوی نوێ حکوومەتی یاریمی کوردستان چییە بۆ ڕێخستنەوەی باج؟ بەناوی خی گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ ئەوی بەڕێز، سپاس بۆ بینەران. بابەتی ڕێخستنەوەی باج بابەتێکی بەڕاستی هەستیارە زۆر. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم زۆرترین چاکسازی لە مەجای ڕێخستنەوەی بازدا کردووە. طبعا لەژێر ڕۆشنایی و دیدگا و ڕوئیای بەرنامەی پلانی چاکسازی و هەروە خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە هەردەم تەرکیزی لەسەر ڕێخستنەوەی باج کردوتەوە، بە لە بنەماکانی دادپەروەری کردوتەوە لە ڕێخستنەوەی باج. هەر لەم نێوەندەدا لە کۆمپانیا گەورەکانەوە دەستمان پێ کرد. طبعا ڕێخستنەوەی کۆمپانیا گەورەکان بابەتێکی زۆر ئاڵۆز و معقەدە، چونکە بابەتی خۆتزیینەوە لە باج بابەتێکی عالەمیە لە هەموو دنیا. بازدەران نایانوێت باز بدەن بە حکوومەت، بەتایبەت لە وڵاتانەی کە سیستەمی ئیداریان لە ئاستێکی زۆر پێشکەوتوو دانیا، بە دیجیتاڵکردن و بە ئەلکترۆنیکردن بنەمای حکومڕانێکی باش نەبووە. بەڕاستی بنەماکانی حوکەمە کە خۆی لە دادپەروەری و شەفافیەت و نەزاهەتدا دەبینێتەوە، ئێمە هەوڵمانداوە ئەو بنەمایانە جێبەجێ بکەین و ڕەنگ بداتەوە لە ئەرزی واقع. هەر بۆ نمونە لە سێ چوار ساڵی ڕابردوو زۆرترین کار لەسەر ئەو بابەتە کراوە کە ژمێرەی کۆتایی کۆمپانیەکان کە پێ دەگوترێتە تەقاریری مالی بکرێتە بنەما بۆ وەرگرتنی باج، کە بەداخۆ پێشووتر لەسەر ئەساسی بنەما نەبوو بۆ وەرگرتنی باج. ئێمە هەوڵماندا لەو سێ چوار ساڵە ئەو بکرێتە بنەما، ئەوەی کە ئەساسی دادپەروەری لە وەرگرتنی باج. کاتە گرنگترین کارەکانی حکوومەتی یاریمی کوردستان لەم سێ چوار ساڵە لە بواری باج چی بووە؟ یەکەم شت ڕێخستنەوەی کۆمپانیا گەورەکان بووە. باشە. ئەو تەقریرەمە ئەو راپۆرتە دارایانی کە لەلایەن کۆمپانیا گەورەکانەوە تەقدیمی فەرمانگەکانی باز دەکرا، بەڕاستی بۆکو بنەما بەکار نەدەهات، چونکە زۆربەی زۆری ئەو کۆمپانیانە تەقریری مالی وەهمیان تەقدیم دەکرد. ئێمە هەوڵماندا بگەینە ڕاست و دروستی ئەو تەقریرە مالیانەوە لەسەر ئەساسی ڕاست و دروستی و داهاتی ڕاستەقینە باز وەربگرین کە هەر ڕێژەکە 15 و پشتیش 15 بۆ ئێستا 15 وەکو بڕ و ڕێژەی باج زیاد نەکراوە. بەڵام ئەوەی کە پرسیاری تر چه ئیجراعاتێک بەرامبەر بۆ کۆمپانیانە کرا کە تەقریری مالی وەهمیان کردبوو؟ طبعا بە سەدان کۆمپانیا ئیحالەی دادگاکان کراوە، بە سەدانیشیان غرامە کراون. دەسەڵاتی باز دەسەڵاتی هەیە کە کۆمپانیای خۆی بزێتەوە لە باج غرامەی مالی بکات، و هەندێکیان غرامەی معنەویش کراون، دراون بە دادگاکان. مدیر مفوز هەیە گیراوە لەسەر ئەوەی خۆت زیوتەوە بە سیفەتی ئەوەی کە باج مال العامە لە قانون، لە هەم بە قانون هەم لە دەستوری عراقی لە مادە 27 ئەو ئەرکەی خستۆتە سەرشانی هەموو هاوڵاتیەکە پارێزگاری بکات لە ماڵی گشتی، نەوەک نەخاسمار حکوومەت و دام و دەستگای حکومی و دام و دەستگای باج، چونکە ئەو داهاتی کۆ دەکرێتەوە داهاتی خەڵکەوە بۆ خەڵکەوە لە پێناوی خەڵکە. ئەوەی ئەوڕۆ کە جەنابی سەرۆکی حکوومەت پرۆژەی کردنەوەی ئەو پردە استراتیجیە دەکاتەوە، ئەگەر داهاتی لەبەردەست نەبێ، ئەگەر داهاتی ناوخۆ کۆ نەکرێتەوە، بێگومان ناتوانێت ئەو پرۆژانە جێبەجێ بکات. ئەوەی کە جەنابیان زۆر تەرکیزی لەسەر دەکات بەڕاستی هەمەسەشنکردنی سەرچاوەکانی داهاتە، بۆ ئەوەی ئێمە لە شۆکی هەڵبەز و دابەزی نرخی نەوت نەجاتمان بێت، سەرچاوەکانی داهاتمان فرەچەشن بن، ئێمە بتوانین خودبژێوی خۆمان بکەین لە چەند ساڵی ئایندە، چونکە زۆربەی وڵاتان خۆنەوتیان نییە و سامانی سروشتیان نیە، تەنیا باج بە باس خۆیان دەژێن و بەڵام بە باجێکی بە سیستەمێکی بازی پێشکەوتو لەسەر ئەساسی ئەلکترۆنی و لەسەر ئەساسی دادپەروەری. باشە، دروستە دکتۆر. ئێستا ئەگەر بینەر گوێی لە جەنابەت بێت و باشدەر بێت، پێی وایە لە دوای ئەم کۆبوونەوەیە باج لەسەر باشدەران زیاد دەکرێت، یاخود ڕێژەی باج زیاد دەکات بە گشتی، کە جەنابەت ئاماژە بە پرۆژەکانەکە ئەڵێ دەبێت پارەیەک هەبێت کە پرۆژەکان بکرێت. ئایا مەبەست لەم ڕێخستنەوەیە تەنیا ڕێخستنەوەی یا لە زیادکردنی باجە؟ بە هیچ زۆرێک دەسەڵاتی جێبەجێکردن کە دەکات حکوومەت ناتوانێت باج زیادکە، چونکە باج مژارێکی قانونیە، پێویستە بە قانون ڕێک بخرێ. دەستوری عراقی مادە 28 زۆر بە وازحی باز دەکات کە باج بە یاسا ڕێک دەخرێت، کەواتە ئێمە ناتوانین لە حکوومەت باج زیاد بکەین، بەڵام کە ئەوەی هەیە ڕێژەی تەهەڕوو کەم دەکەینەوە. دەمانەوێت ئەو بنەما ئەو تەقریرە مالیانی کە پێشکەش دەکرێت لەلایەن بازران تەقریری ڕێکوپێک بن، ئەگەر کۆمپانیایە گویستی خۆی بزێتەوە ئیجراعاتی لەگەڵ بکرێت. طبعا لە ساڵانی ڕابردوو کۆمپانیا هەبووە 10 ساڵ لەسەر گوتوێتی زەرەرم کردووە،
طبعا ئەگەر کۆمپانیاک زەرب بکە بازی لێوەرناژرێ لە ئەنجامی تەدقیقی و وردبینیکردنی ئەو کۆمپانیایە دەرکەوتە ئەو کۆمپانیایە بە تریلیۆنیشی کردووە و 20 میلیارد دینار بازی لێوەرگیراوە. ئەو 20 میلیارد دینار باجە کە لێوەرگیراوەمانە لەسەر ئەوە نییە کە بازی لەسەر زیاد کرابێت لەسەر ئەو بنەمایە کە ئەو فێڵی لە حکومەت کردووە و ئیجراعاتی لەگەڵ کراوە پارەکەشی لێوەرگیراوە و 180 ئەو داهاتەی کە کۆکراوەتەوە بوونبوونە ساڵی پارساڵ ئی کۆمپانیەکان بووە کە چەند هەزار کۆمپانیاک لە هەرێمی کوردستان کاری هەبوو ئیشی هەبوو کەسابەتی هەبوو بازی لێوەرگیراوە تقریبا 3-4 کۆمپانیا 180 داهاتی باز لە هەرێمی کوردستان پێک دێنن 2 ملیۆن بازەری ئیعتیادی کە بازی لێوەرگیراوە 120%ی پێک دێنن ئەوەی کە پێی دەگوتری عەدالەتی بازدان بە جۆرەی ئەو داتا و زانیاریانەی کە لە بەردەستمانەوە وەکو کراوەتەوە و داهاتانە بنەماکانی دادپەروەری لە وەرگرتنی باز لە هەرێمی کوردستان پەیڕەو کراوە ئەتا حەدێکی زۆر مناڵین کەم و کوڕینە ناڵێن هەموو شتێک لەسەر ڕێزکەی خۆیەتی چونکە پێویستە بۆ ئەوەی سیستەمی باز بە تەواوی ڕێک بخرێتەوە سیستەمی بانقی مەزبوطت هەبێت و هەموو دام و دەستگاکانی حکوومەت بێکەوە بە ئەلکترۆنی بکرێن بازدەر یان مخەمنی باز یا مدەقیقی باز بێ کلیک بتوانێت هەموو زۆر باش ئامارەکانی دەستکەوێت بەڵام بەداخەوە ئێستا ئێمە لە مەرحەلەی بە ئەلکترۆنیکردنی منش پرسیارەکەم هەر سەبارەت بەوەیە لەناو بابەتەکەی کە ئامادە کردبوو پێشەوەی کە جەنابەت لەگەڵ بینەرانە ڕوونکردنەوە بۆ بینەران بدەی ئەڵێ کەمکردنی ڕۆتین کەمکردنی ڕۆتین مەبەستی لە بە ئەلکترۆنیکردنە چۆن ئەمە ڕێک دەخرێتەوە ئایا ئەمەش دێتە ناو ئەو ڕێخستنەوە کەمکردنی ڕۆتین وەرگرتنی بازە لەسەر داهاتی ڕاستەقینە کە ئێستا لە کۆمپانیەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت کۆمپانیایەک دەتوانانی کە پێشتر هەفتەیەک 5 ڕۆژی ویستۆ بۆ ئەوی پاکانەیە وەگرێت ئێستا بە 1 سەعات وەری دەگرێت ئیشی کۆمپانیا ئەرقام و داتای خۆی هەموو تەقدیمی دائیرەی باز دەکات دائیرەی باز تەنیا ئیشی ئۆدێتکردنە یعنی تەدقیقکردن وربینیکردنی ئەو داتا و زانیاریانەیە هەر شتێک لەلایەن کۆمپانیان تەقدیم دەکرێت ئێمە وەری دەگرین بۆ کوبنەما بەڵام ئیشی ئێمە وربینیکردن ئەگەر دەرکەوت ئەو داتایانە مەزبوط نییە سبینی ئەو کۆمپانیای خۆی تەحملی مەسئولیت دەکات و ئیجراعاتشی لەگەڵ دەکات ماوە بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە دیستان و ئاماژە بۆ دەکرێت کە باڵێن ئەرکی سەر شانی کاسبکاران کەمەکرێتەوە بە چ شێوەیەک مەبەست لە چیە بۆ نمونە ئێستا ئێمە لە زەریبەی دەخل ئەو ساڵ وەرگرتنی باز لە سیارەی باڵ هەڵگرت پێشتر لە ناو دائیرەی باز بوو ئێستا ئەمە یەکێکمان کردەوە لە ناو دائیرەی مرور و بە ئەلکترۆنیشمان کرد بە 5 دقە بازدەر دەتوانێت بازەکەی خۆی پاکتاو بکات و ئەگەر 10 سیارەشی بناوی تەنیا 1 سیارە کە معاملەی لەسەرە یعنی سەرچاوەکانی داهات بێکەوە ڕەبت ناکرێت بە 5 دقە ئیشی 2 ڕۆژ 3 ڕۆژ بۆ بە 5 دقە بە ئەلکترۆنیش کراوە خزمەتگوزاریەکەنەوە مەجالی مەزاج و تەویل و تەفسیری شخصی تێدا نیە خاتون پرۆسەی ڕێخستنەوەی باز پرۆسەیەکی نیشتیمانیە پرۆسەی دەوڵەتسازی و نیشتیمانسازی لە ڕێخستنەوەی بازەوە دەست پێ دەکات ئەگەر باز ئێمە بتوانین سیستەمی بازێکی ڕێک و پێک و پێشکەوتمانە بێت لەسەر ئەساسی دادپەروەری وڵاتێکی پێشکەوتمان دەبێت وەژێرخانی ئابووری پێشکەوتمان دەبێت لە هەمان کاتدا دادپەروەریش دێبەجێ دەکرێت ئەو دادپەروەری کە دوێنێ باسی لەوە دەکرا و خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە زۆر تەرکیز لەسەر بنەماکانی دادپەروەری دەکات لە وەرگرتنی باز جێبەجێ کراوە و هەوڵ دەدەین بە باشترین شێوە لە ئایندەدا دکتۆر پەیامەکەتان گەیشت دەستان خۆش بێت دکتۆر کەمال وەرچی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرە لەگەڵمان بوویت سپاس دەکەم.